دەم باش تەماشەوانی گەلێکیژە گەلێک بخێر بێن یەکێن ناکەنجیبوونێ و چاوەتێ چارەسەرکردنا پرسگیرێکان و کێشەیە کرێنشینان خەڵکێکیم دەرامەت ئەڤە ناو نیشانên تەوەری روی بەرنامەوە بەرنامەیەکی خەڵکە بێگومان لە گۆڕوان ئەو لێکۆلین و ئەو چاودێرن بێڕەوشە دەبێژن ساڵانە حکوومەت هەرێمە کوردستانی چەندین ملیار دیناران بۆ چارەسەرکردنا پرسگیرێکە ئاکەنجیبوونی لە هەرێمە کوردستانی تەرخان دکە لێ ساڵ بوو ساڵێ ڕێژە کرێنشینان کێم دەرامەتان خانیێنان خراپتر لێتێن پسەرداتێن کرێنشینژی پێتر لێتێن و پرسگیرەکان ناتە چارەسەرکردن بێژنجی ئەف ڕێژە زۆر کونها زۆرترین وەبەرهێن لە کوردستانی وەبەرهێنانە خانوبەرانە وان شقا وان وێلایەت مەزن لێ وەکو دەبێژین کەسێن کێم دەرامەت و کەسێن دەستکورت و کرێنشین ئەف گەنجێنها زەواجی دیکە نکارن وان یەکی ناکەنجیبوونێ بەدەست بەخەنج بکو بە هەیوان گەلێ گەلێگرانە حکومەتشی دەبێژیت گەلێ جاران دەستەوە بەرهێنانێ ئەمە یێ پرسگیرێکی چارەسەرکردن لێ ساڵ بۆ ساڵێ پترە دنهادا ئیر و پارێزگاری سلێمانی ڕادگەینە گوان نەخشەیە دروستکردنا چەند هەزار یەکێ ناکەنجیبوونی بکرێنشینان و خەڵکێکیم دەرامەت تەمام بوویە و دەداهاتێکی نزیدا قوناغەیەکەم یاوان یەکیان دێ ڕابگەینە ئەو دەبێژە ئەف یەکێژی تایبەتەن بۆ خەڵکێ گێم دەرامەت و کرێنشین گەلو ئەف پرسگیرێکی ئەگەر یا جدی بەوێ نەقڵێ حکوومەت هەرێمە کوردستانی بجدی لەسەر ڕاستە هەیە چەندێ مفاتێدا لە هەرێمە کوردستانی خەڵکی قورتال بەژێ کرێنشینیە بەڵێ بەرزان یەکێ نیشتەجیبوون و چونیەتی چارەسەرکردنی گرفتی کرێنشینان لە ئێستادا بەپێی ئامارەکان بە هەزاران کرێنشین لە هەرێمی کوردستان هەیە سەرڕێەوە کە باشترین ئان زۆرترین کەرتی وەبەرهێنا کەرتی دروستکردنی یەکەی نیشتەجیبوونە لە کوردستانە لە هەموو شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان بەڵام ئایا لەم یەکەی نیشتەجیبوون تا چەند خەڵکی کێم دەرامەت و نەدار و دەستکورت و تانویانە ئیسیفادە لێ بکەن کە بێگومانەوە زۆرجا ئالێ نەخێر لەسەرەوە ئاساسەش بەپێی ئەو راپۆرتانەی بەتایبەتی ژووری لێکۆڵینەوەی بزنای گۆران کە راپۆرتی لەسەر ئەمە بەستە بەڵاو کردوتەوە ساڵانە بە چەندین هەزار میلیۆن دینار تەرخانێکی بۆ چارەسەرکردنی کێشەی نیشتەجیبوون بەڵام ڕۆژ بە ڕۆژ کێشەی نیشتەجیبوون لە کوردستانە زیاتر ئەبێ کرێنشینان زیاتر ئەبن ئەوانەی کێم دەرامە زیاتر خانووانە خراپە بەتایبەتی لەم وەرزانە لەم ساڵانە کە بارانێکی زۆر ئابارە خانووان خراپ ببن ئەڕوخێن ئەم بەریارەی حکوومەت هەرێمی کوردستان بەتایبەتی کامر و پارێزگاری سلێمانی ڕایگەاندووە کە نەخشەی دروستکردنی چەندین هەزار یەکەی نیشتەجیبوون بە کرێنشینان و خەڵکی کێم دەرامەت تەواو بووە لە داهاتوویەکی نزیکیشدا قۆناغی یەکەمی ئەو کارانە ڕادەگەێنێ ئەگەر ئەم بڕیارە جدی بێ و پراکتیزە بکرێ ئەمە تاشان لە خزمەتی کرێنشینداندا کێمکردنەوەی ڕێژەی کرێنشینان و هەروەها خزمەتکردنی کێم دەرامەتەکانە ئەوانەی کە هەژارن دەستکورتن موچیان کەمە هیچ داهاتێکی وا کاریگەریانیە کە بتوانن عارزەی نیشتەجیبوون بکرن و ئاوادان بکەنەوە تا دوایی ئەم بڕیارە تەچەند لە خزمەتدا پێویستە چی بکرێت بۆی فعلەن ئەم بڕیارە بە شێوەیەکی دادپەروەرانە پراکتیزە بکرێت لەم بڕیارانە شواستە کاریتیانە بێ و خەڵکانێک کە فعلەن پێویستیانە کە یەکەی نیشتەجیبوون پێ بدرێ فعلەن پێیان بدرێت من لە خزمەتی سەرنجیەوە دەم لەسەر ئەم تەوەرە سامان لە هەولێریەکەم پەیوەندی فەرموو بەڕێزەکەم ئەم کاتت باش دەستخۆشی ئەم بەرنامە جوانە لێکم بەڵام من لەیەکم زۆر لە بەڕێز هەیە کە چەند کەسێکە ماوەیە کە تەشیب وشت ناکەن و ژێری ناشرین نادەن بەڵام تۆ هەلم بەرنامەی بەڕێستەوت لەگەر هەست کەسێ ژێن وشت بە ئەوە ژمارەکەی بەڵاوەکەینەوە بە هەر حاڵپێوی سەر ژمار داواکانی بژمارەکەیان بەڵاو کەیتەوە کات وەکو چێ کێوە بووە وەکو چێ تۆ لە کەس تەشیری نەکردو ئەیە کەس تەشیری نەکەم دوێنێ و پێرە دوسێ برادر لە دووەکەوە لەگە ڕێزما بۆیان تۆزە قسەی ناشرینیان کرد بە هەر حاڵ ئەوە ڕێی خۆیەتی دژێنداوە بەڵام بەرابەر ڕێزەکەم وەکو کێشەی نیشتەجێبوون 30 ملیارێک و 600 میلیۆن نفوسی تیاژی کێشەی نیشتەجێبوون لە سینانیە بەڵام ئێمە لەناو بەتیارە دێتەوە بەبان کوردستانادی کوردستان ئەوەی پاکەتە جگەرەیەکە لە بەردەستا کێشەی نیشتەجێبوون لە وڵاتەیە هەیە یعنی بۆ وڵاتی کە زەویزارێکی زۆری بەدەستەوە بێگوناحە بڵێ کێشەی بەڕای تو کاکسەمە بۆیە کێشەی نیشتەجێبوون بەتایبەتی لە ئێستادا کە زۆرترین کۆمپانیاوە بەرهێنانی وڵاتانی ناوچەکە ئەوروپا ناوخوایە لە دروستکردنی یەکەی نیشتەجێبووندا وەکو تۆ لێی لە چاو وڵاتێکی سینا زۆر کەمین بوو بەڵێ بەڕێزەکەم ئەو وڵاتانێکە کێچەیەک نیشتەجێبوونیان زوو چارەسەرەکەن سەیری زەواجی ساڵانە ناکەن بزانە ئەو ساڵە چەندێک کە زەواجی تیا کردووە یعنی چەند کە زەواجی تیا کردووە پاڵە پێویستیان بە تیابوون بەڵام ئەم کێشەی ئەم کۆمپانیانە کە ئیشەکەن وەڵی ئەم کۆمپانیانە هیچی بۆ ینی کۆمپانیایەکە حیزبین و یعنی بازرگانی پێواکەن وەڵی تەبیر دێکە دەستێکێکی کارا دەستێکێکی بەڕێزەوە وەڵی کێشەی نیشتەجێبوون نامێنێ وەڵی من ئەمە بێفیلانەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە گەڕێنمەوە ئەیزنا پێویستە باڵێ کاکسەمان بەڵێ ڕزگار لە پێنجوین کاک ڕزگار فەرموو ئەم کاتە باش هەموو کاتێکت ئەلو بەڵێ کاک ڕزگار ئەم کاتە باش هەموو کاتێکت سپاس دەکەم کاکە سەبارەت بە تەوەرەکەتان تەوەرەی کرێنشینان و چۆنچۆنی چارەسەرکردنی لە شاری پێنجەم دایان کرێنشینەیە من برادری خۆم مانگی 100 دینارە ئەو ماشەکەشی 450 دینارە لە قەزای پێنجوین بەڵێ بەڵێ
بەڵێ کاکی ڕزگار سوپاس بۆ سەرنجی تۆش. بەڵێ بارزان کرێنشینان کێشەی کرێنشینان کە حکوومەت ئێستا وەکو پارێزگاری سلێمانی ڕای گەاندووە کە ئەوان هەوڵەدەن بێگومانە کرد بڕیار لێرە تەطبیقە کرێت لە هەموو شارەکان دەبێت تەطبیق بکرێت لە پارێزگای دووکو هەولێر و قەزانەوەحیەکانیش تەطبیق بکرێت. ئەم بڕیارە ئەگەر پراکتیزە بکرێتە چەند خزمەتی کرێنشینانەکە وەکو کایسەمە لە هەولێرەوە تیسین لە چاوی مێمە بەقەدەر پاکێتە جگارێکیشنی لە چاو وڵاتی سینە کرێنشینیتیانە وەکو بە پێی معلوماتەکانیاوی هەر بوو لە کوردستانە بە پێی مەزەندەکان زیاتر لە 40,000 کرێنشین هەیە مەکاتەبەکانی بەکرێدانی خانوبەرە هەموو کاتێ قەرەباڵغە بەرناکەوێت بە تایبەتی لە قەزایکی وەکو پێنجوین کە قەزایە مەرکەزی محافظەش نییە خانووی کرێ بە 450,000 بێ وەکو کای ڕزگاری ئەمە ڕەوشەکە چون هەڵسەنگێنن. سەبری لە چەمچەماڵە فەرموو کاک سەبری کاکە دەستخۆشییم بەرنامە لێکم سەرچاوم کاکەگیان زۆر سەبریاخان ببوورە زۆر گلەیمان هەیە لە حکوومەتی هەرێم بەڵێ لە چ ڕوویەکەوە کە بۆ ناخشێنێ بەکرەچینە بەکرێنشینە ئای بەڵێ ئەوڵێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ ئێمە ئیش لەسەرەوەکەن کە پرزگرێکی کرێنشینانی چارەسەر بکەین و پارە بۆ تەرخان کراوە بەڵێ والله 15 ساڵە من کرێچیم والله معاشەکەم 200,000 ئەیدەمە کرێ خانووە بڕێ مناڵم هەیە کەواتە دوشانسە هەیە خانوویەکی هەندە هەرجان بەدەست کەوتووە خانووەکان لە قەزەکانی شەڵێن لە 500,000 زیاترە. بەڵێ بەرحال سەبریە خان لە شاری چەمچەمان سوپاس سەلاح لە چوارتا فەرموو. ئەلو بەڵێ ئەم کاتە باش هەموو کاتێک وڵای بنسەر دەوەرەکەتان دەوەرکی گرنگە من لە حەزم هەیە لەسەر مەسلەی کرێچێتی دەمێکە خۆشم حەزەکەمەوە لە مەجالەکە قسەم کردایە. بەڵێ فەرموو. زۆر کە زەو برادرانە کە دەچنە خارج من زۆرێکی لەو پرسیارانە کە لیا دەکەم ئایا بوو هەر کەسێکە چێ بۆ ئەوروپا یەک کیلۆ کێشانە کە نییە کێشەی نیشتەجێ بوونە ینی لە ئەوروپا کەسێک نابین لەسەر جادە بێ بەڵام ڕاستەوە خاوەن شارستێنە تو خاوەن سەرمایە گوزاری چاکردن بەڵام بۆ نمونەسەی ئەو ئاوارانەی سووریا ئەگەر ڕویان کردە وڵاتێکی ئەوروپی هەموو شوێن هەبوو بچن تێی. کاک سەلاح بەڕای تۆ لە کوردستانە دەسەڵات لە کوردستانە سیستەمی بەڕێوەبردننی ئیدارە لە کوردستانە شەفافیەت و چاودێریکردنی مەسەلا ئابوووریەکان و پلانەکان و یاساکان و ئەکتیڤبوونی پارلەمان لە ئاستی وڵاتانی ئەوروپا لە وڵاتی خۆمانە کە فێ لە نێمەوەکە وڵاتانەی تەوا هەموو شتێکمان هەبێ؟ نەخێر نا خۆی کێشەکەوە ینی ئەم حکوومەتەیە مەزانی کێشەکەی چێ کێشەکەی زیاتر لە حکوومەتێکی دوکاناریە چێ ینی وەزیر کە دێ دەبێ بە وەزیر يعني کێشەی وڵاتەکە سەکتەرەکەی خۆی چارەسەر ناکات تۆ سەری وڵاتێکی وەکو یابان وەکو ئەڵمانیا ئەمە گەورەترین خەسارەتیان لە کاتی جەنگا بەرکەوتووە کەتی سەیرەکەی یەک وەزیر اقتصادی وڵاتی ژیانی و کۆمەلگای گۆڕی یعنی خەتای مارشال ئەڵمانیا گۆڕی هەموو سەرمایە هەیە یان بەغەوەت بەکاردێت بەحەقەت. بەڵێ کای سەلاح بەرزان کای سەلاح پرسیارێکی گرنگی و ڕۆژاتی وێدارین بەرپرسەکانی هەرێمی کوردستان وەزیرەکان کاربەدەستەکان گیان لێبێ وڵاتانەیە کە لە بێگومان کوردستان بە سەدان ساڵە لە شەڕدا بە تایبەتیان پارچەی کوردستان هەموو ئەسلیحەی متەتەوەر ئەسلیحەی دەماری شامل لەم هەرێمەیە بەکارێتەوە ئایا دوایەوە هەموو بودجە بەلاحە بۆ ئەم کوردستانە فێنە لە ئێستادا بە شێوەیەکی توکمە ئەوەدا نەکردووە. بەرحال شەریف لە سلێمانی فەرموو. کاک شەریف ئەگە تەلەڤیزیۆنەکەت کەسکێ فەرموو. ئەلو بەڵێ ئەم کاتە باش هەموو کاتێکت کاکەجان زۆر سلااو ڕێزمەیە بۆ بینەناری کەناڵی NRT چاویەکە بە یەکەی ئاماچەکەم بەس ئەگەر یارمەتیم بین نەچالم بێ قسەکەم زۆر مەمنونم. ئەکیت ئێمە لێرە خزمەتیەوەکەن کە بۆەوەی بێن سەرنجی خۆتان بڵێن. زۆر سپاس مەمنونی هەمووتانم لە تۆ هەتا ئەگاتە چایچەکە و فەڕاشەکەشتان. ئێمەش هەموو بناوی هەمووانەوە سوپاس و حورمەتمان بوو سەرنجی بەڕێسان. وەڵی برای بەڕێزم من کرێچی پێگەی 4 ساڵی ڕێگە کرێچیم یعنی بەڕاستی هیچ شتێک نەکراوە بۆ کرێچی مانگی 250,000 کرێتم معاشەکەم 530,000 یعنی بەڕاستی هەر بشێویشیان ئێمڕۆ بژێویشیان بشێوی نییە بە ناشکوری نەبێ بەس بشێوی لە بشێوی ناچێ سەرەکەی کاکەم ئاوارە سووریانە بەتڕێ لە دۆشک و بەتانی و نازانەوە بینایان بۆکەن و خانیان بۆکەن هیوادارم لە حکوومەتی هەرێم چارێ بە کوردەکانی خۆیان بخشێنێتەوە هەتاکەی ئەم کوردەی خۆی هاوا چەوسێنێتەوە کاکە ئێمە میلەتی خۆمان لە برسا هەمرێ لە وڵاتێکی عارەبەوە کە پڕی باشیە و پڕی جاشە و پڕی
پڕی دوورەڕێتەوە پڕی هیچ و گەڵاوە دێن لێرە بە فەردەنانی بۆ بنوون ببۆرە کاک شەریف ببۆرە تو لەوە هەڵی تو لەوە بە هەڵە تێگەیشتووە کاک شەریف ئەوانەیە کە هاتوون ئێرە کوڕی ئەم خاکەن ئەم کوردستانە نەکە ئەم کوردستانە بە زۆری زۆردارەکان بەدەستی دوژمنەکاندا بەشکراوە لەسەر 4 پارچە ئەوانەیە کە دێنە ئێرە خەڵکی ڕۆژاوای کوردستانی کە جارێک لە جارانێکە لە بیرت بێ خەڵکی ئێرەش بە ملیۆنەهان دەربەدەری ئەوان بۆ ئەوانیش چون ئێرە ئەوانی شارمەتیوە خەڵکی ئێرە خەڵکیان پارچەی کوردستانیان داوە نانیان داوە حەواندویانەوە تا ئاخیر ئەمانە نەک ئەون کە تۆ مستەڵحە بەرامبەر بکە ئەوانیش کوردن لەبەر زوڵم و زۆرداری هەم زۆرترین هێزە چەکدارە گرۆپە توندڕەوەکانی عرب لە هەموو وڵاتەکان کە یارمەتیادان هەڵهاتون بۆ ئێرە بێگومان ئەوە ڕەوشی کوردانە کە بە سەدان ساڵ هەر لە کوچبەریدانە لە بەردوژمنەکان ئەوان ئەو نینە ئەگەر تۆ بە دیقەتەوە سەیری چاپەمەنی بکای ئەوانەی لە هەرێمی کوردستان هەمووی کوردن هەمووی لە خوێنەوە هەمووی لە نەتەوە و لە نیشتیمانەکەی بەڕێستانن هیوادارم بە دیقەتەرەوە سەیری دووچەی هەواڵەکەم کێ لەسەر ئەو مەسەلەیە ئەحمەد لە کۆیە فەرموو ئێوارە باش برام سەرچاوم دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس باوەکەمی وەلەو بابەتەکەی من پەیوەندی نییە بەو تەوەرەی واگەر ڕوخسەتە بی قسەی بکەم ئەگەر بە کورتی و تەلەڤیزیۆنەکەشت کەسێک کاکی ئەحمەد باشە بە چاوان ئەوە ئێمە پێشمەرگەین وازمان دەبێت بێ معاشەکەمان 470,000 وەڵای بەشی هیچ شتێکمان ناکا ئەگەر یعنی حکومەتی هەرێم چایە بۆیدا ئەوەی بکاتن ئەو هەموو پارەمان پیشان دەدا ئەوەش هەموو شتە چیز لەملی پێشمەرگەیە یعنی داوا دەکەین ئەگەر معاشەکەمان زیاد بی ئەوە یەک دووەمیش ئێستا زۆر کەس لەوانەیە وا بزانی کە پارتیەکێتی پێکاتێ بەڵام من دەرم پێک ناتینە خۆم 25 لە ئاسایشی پارتی قەید بووم بەڵام 4 لە ئاسایش دەریان کردم گوتیانە تو دەلالی ئەو ساڵەکە یعنی لەبەر یعنی دلیلت پێ فعلا لەبەرەوە تویان دەرکردووە ئارێ وڵا گوتیان زەلالیان دەرکردوە گوتیان چێ جێگری سەرۆکی هەرێمی کوردستانە ناوی چێ گوتی کاکۆسرەت بەزەست بە کاکەکەی دەریان کردێ گوتیان ناوی کاکەکەی بینێ تا ئێستا فەرق و جودایان ئەوە لە چێ باو بوویەرە بەرێ لە چێ وات لێ کردووە لە کام بنگە لە کام شوێن لە ئاسایشی پارتی دەریان کردم لە کام ناوچە بەڵێ کاک ئەحمەد هیوادارین بەڕێزان بە تایبەتی هەردوو پارتی فەرمانڕەوە جێلە و برادەرە نەبن لەسەر یەک وشە دەریان کردووە لە بەرەوە لە حەزبێکنەوە و لە کاتێک ئاڵێنیەکی داری هەیە و ئیتیفاقی استراتیجیت هەدووە هەیە بەرحال ئالان لە چەمچەماڵ فەرموو هەلو کاک ئالان فەرموو ئەم کاتەدان باش دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم بەرنامەکەتان باشە بەڵام کۆمەڵێک شتەیە لە جێی خۆیان نییە وەکو بێپیلانی حکوومەت بەڵێ پیلانی نییە بەڵام چی زمانی هەیە بۆ ئەم کەسانەی کە ڕۆژانە لەم بەرنامەیەوە قسە ئەکەن ئایا ئێوە گەر وەکو راپۆرتی وەکو شتێکی خۆتان ڕیپۆرتاژێ لەسەر ئەم قسانە هەر قسەیەکی و بمبای لێمە لە تەلەڤیزیۆنەکانە بکەن و هیچ تەطبیقینەکە شتەکان عملی جێبەجێ نەکرێت ئیتر ئێمە قسەی چی بکەین لەم تەلەڤیزیۆنەوە وەکو چۆن بڵێت کاک ئالان تۆ کە لە چەمچەماڵی شەژیە کە متابعە مە بکە ڕۆژانە حتا لەسەر چەمچەماڵ تۆڕی پەیامنێرەکان ئێمە لە تەواوی کوردستان تەواوی قەزا و ناحی و شارەکانی کوردستان بەڵاون بێگومە لەسەر کێشەی ڕۆژانە ئێوە ڕۆژانە ئێمە راپۆرتمان هەیە بە دووادە چونی سەحافی خۆمانەکەین ئەوە ئەرکێمە تر حکوومەتیشی حکوومەت جێ بگیرێ یان جێ نەگیرێ دەبێت ئەوە لە لای حکوومەتە مێنەوە تا چەند حکوومەت جددیە لەوەی کە کێشەی خەڵک چارەسەرکە جێ لە کێشەکانی خەڵک بگیرێ ئێمە 10 ساڵمان نییە لەوەی کامر دەرکەین ئەی بڵێ ڕاست دەکەی قسەکان زۆر جوانە ئیشەکانتان ئێوە بکەن ئایا زەمان چییە بۆ شتەکانی ئێوە کە جێبەجێ نەکەن ئێوە کە شتەکان جێبەجێ نەکرێت دەیان و سەدان و 50 میلیارد شتەکان بکەیت و راپۆرت و شتی خۆتان لەسەری دەرکە جێبەجێ نەکرێت ئیتر چی ئیسفادێ بەڵێ کاکی ئالان تەبان پرسیارێکی زۆر گرنگی تو ڕۆژاندا و پرسیارێک کاکی ئالان بەڕێزان بوو حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی ئەم هەرێمەیە ئەو خەڵکە ڕۆژانە بەدەیان لێرە قسایەکەن و باسی کێشەکان و معاوناتی خۆیان نەکەن ئەو هەموو راپۆرتە مەیدانیا لەسەر کەمی خزمەتگوزاری کەمی چاودێری خراپی چاودێری تەندروستی کەرتی پەروەردەت دوای ئێمە مەسەلە کومەڵاتیەکان لەسەر ئەم خەڵکیەکەین فعلا ئایا حکوومەت جێ لەگرێیان نا ئەگەر جێ لە نەگرێ ئێوە سەرنجتان چوونە حکوومەتێک کە جێ لە شەقام نەگرێ لە هاوڵاتیانی خۆ نەگرێ معاوناتی چین ئەگەر جێ لە بگرێ تاشان لە پراکتیزیە ینی لە پراکتیکیدا ئەمە بەرجستە بووە حەمزە لە سلێمانی فەرموو باش قوربان گیان سەرچاوم من بەڕاستی مهندسیان دازیاری نیم بەڵام فترێکی زۆرە دراستەی وڵاتانم کردو و گەڕاوم بەدوا و ئیشی چۆنێتی حەلکردنی کێشەی نیشتەجێبوونیەکێ لە وڵاتانەی کە زۆر لە ئێمە نزیکە ئێرانە بەڵێ لە ئێران حکوومەت ئێرانی بۆ حەلکردنی کێشەی نیشتەجێبوون و داوەزاننی ساری خانوبەرە هاتن سیستەمێکیان پەیڕەو کرد بە ناوی مەسکەنی مێهرەوە
مەسکەنی مەهێر یەکێکە لەوانەیە کە حکوومەتی ئێران ئەحمەد نەژاد کردوویەتی لەو فترێدا هەرچی خەڵکی کرێچی و کەم دەرامەت و ئەو گەنجانەی توانای هینیان نەبوو بە پێشەچێکی تقریبان 5-6,000 دلاری خۆمان بە باکاتی قەرزێکی درێژخایەن بوون بە خاوەنی شوقێکی 75 متر بۆ 100 متری یعنی لە کرێچێتیش نەجاتیان بوو لە هینیش نەجاتیان بوو لە بێخانوویش نەجاتیان بوو لە هەموو شارەکانیش وەکو یەک ئەو سیستەمە پێڕەوکە کە لە بانە کراوە لە تارانیش کراوە ئەوە نەبێ بڵێن وەڵاهی فەقەت لە شارە گەورەکان و لە شار چووکان نەکرێ سیستەمێک لەوێ حکومە دامی قطاعی صناعی بینای کرد ئێمە لێرەکانە بە سیستەمی تەقلیدی بیناسازی دەکەین کە زۆر زۆر بە زەحمەت بیناتەواو دەبێت بەڵام لەوێ هاتن دامی قطاعیان کرد بە ناوی صنعەتسازی بینا ینی بە شێوەی صناعی و سیستەمێکیان هەبوو من بینیم بە ستافێکی 100 کەسی 100 کەس فقط ساڵانە دەتوانن 1200 یەکەی نیشتەجێبوون دروستکەن بە ستافێکی 1000 کەسی 12000 یەکان دروست دەکرد یعنی ئەگەر ستافێکی 5000 کەسی دەبێت لە کوردستان ساڵانە توانی 60,000 یەکەی نیشتەجێبوون دروست بکەیت کەوەش 100% کێشەی نیشتەجێبوون لە وڵات چارەسەر دەکات. بالێ کاکەم زیوادارین سەرنجیت و بلایەنە پەیوەنددارەکان گەشت بێ بەو بەرچاوڕۆنیانەی کە جەناب بدا بەشدار لە ڕانیە فەرموو. باشی برایەکەم سەرچاوم ئەم کاتتان باش هەموو کاتێک فەرموو. دەستۆشی بەرنامەکە لێ دەکەم. زۆر سپاس. من گلێشی بچووکم لە حکوومەتی هەرێم هەیە بەڕاستی ئەم هەموو بودجێ گەورەی ئەم هەموو بینیا بەرزە بەرزە نازانم بۆ کێ من ئەمە 20 ساڵە لە خان و کرێسی دام بەڵێ بەڕاستی هەرمانگە و هەر بەدومان جارێک هەرمان جارێک ئەبێ من خانەوەکەم بگۆڕم ئەو کرێسی بۆ کرێسی ئەو کرێسی بۆ کرێسی نازانم ئەم بودجێ گەورەیە بۆ کێ ئەگەر بۆ فەقیرێکی وشتی من نبێت. بالەکای بەشدار سپاس بالە بەڕێزان بەپێی توێژینێک ژووری ئابووری بزنەوەی گۆران پرسیارێکێکی ئاڵێ ئایا ئەم بینانی شتێجێ بۆ ناناکە تەنیا لە 6 مانگی یەکەمی 2012 15 ملیار 159 میلیۆن دینار و لە ساڵی 2011 13 ملیار و 753 میلیۆن دینار و لە ساڵی 2010 کوژمی 23 ملیار و 428 میلیۆن دیناریان بۆ تەرخان کراوە بۆ کێن و بۆ کام مەبەست بەکاردان ئایا و هەموو پارەیە وەکو ئەم توێژی ناڵێ ئەوەی کە بۆ نەمانی ئەنکە بۆ دروستکردنی یەکێکی نیشتەجێبوون بە هاوڵاتیان تەرخان کراوە بۆ کێ تەرخان کراوە کێ ئیستیفادەی لە کردەوە بە تایبەتی کرێنشینان و کێم دەرامەتەکان بەڕێزان ڕابەر لە ڕانیە فەرموو. عفو لە سلێمانی بکاتەوە باش سەرچاوم کاک ڕابەر لە سلێمانی بەڵێ فەرموو. من هەرەوە ناڵێم بە حکوومەتی هەرێمی کوردستان من 5 دانە ساڵە ژنم هێناوە باشە ڕۆژێک نەمتوانی و دانیشم ئیسراحەت کەم کە من معاشخۆری ژنیم من کاسبیەکم لە بازارە لەبەر چی ئیسراحەت نەکردووە کێش لەبەر ئەوەی کە من ڕۆژێک ئیش نەکەم پێمەوە دیارە ناتوانم نەخۆشەکەم وەڵاهین بەژووری بە نەخۆشیش ئیشەکەم یعنی ئێمە کێشی گەنج زۆرە لەم شاری ئێمەیە کاکە کێرێکیشت لامان کادا بەڵێ کێچیم 275,000 کرێم پێشکە لە کارەبا و مۆلیدا ئەم ماڵیە بەس کارەبا 47,000 بۆ هاتێتەوە ئەنجە دوایەوەش بە حقیقەت من ئەڵێم ئەوانەی کە ئەم نیشتەجێبوونان و ئەم نازانم کوێستی و کورستی نازانم چی دروستکراوە بە حقیقەت بەس بۆ بەرژەوەندی چەندها کەسێکەوە هیچی تر ئەجینا بۆ خەڵکی فەقیر و هەژار دروست نەکراوەوە. دەستخۆشی بەرنامەکە بەڵێ زۆر سپاس بێگومان بەرزان قیتای گشتیایە و قیتای خاصیش لە کوردستانە کە حکوومەت خۆی بودجە تەرخانەکە بۆ یەکێ نیشتەجێبوون ئەوە تا چەند گرنگی هەموو کەسەکان بە تایبەتیەوانە محتاجن لێ مفەمەند بن یان ئەوێش بەڕاوشێکی بە شێوەیەکی دیکەدا بەشکرێن فاخر لە دۆکێ کاک فاخر فەرموو. باشی کاکەکان زۆر سپاس. کاکەکان نسبەت یەکێک ئاکەنجیبوونی یەکەم کوردستانێکم بێ تەماشا بکەین گشت تێنت ئاواکردن بەس چ تێن ئاواکردن تێن بە پێشەکی بێشتەتە 2 دەفتەر یان 3 دەفتەری دوواری دەمن مانگەی 5 وەرەقان 6 وەرەقە بۆ فەقیرە بە نایەتەکەن خەر زەنگینت کردن بکەن تو تەماشا بکە زەنگینت کرد 20 شقە بە تێن ئاواکردن دووکەمی گدی دووی زەنگینە تجارەتی پێ بکەن بکە کردنەوە پشتی فترەیەکێ دووقات فروشنە فەقیرە. بله عالم خرج زانید کاکەکان تجار سەر حکومەت ئەمە تشتێکی بکردن ئێک لژنەکی پێک بینکەنی باژێر و باژێرگی کوردستانی بگەڕی کێکی چییە کێکی چەندێک بین حکومەتوان نەباشنی کە لژنەکی دانیت شقا ئاواکەت و خەکێ باشی یعنی کێم بدەتە خەلکی فەقیر نەبێت هەیدی 6-7 وەرەقە کابرا هەی پێشمەرگە معاشەی 400,000 ئەکە 6-7 وەرەقە دە شقەیە چی بخوانەوەی بینیتە وگەرەك ممنون. سپاس بۆ تەشریکی محەممەد لە کەرکووک فەرموو. الو کاک محەممەد فەرموو. سەڵاوت لێبێ سەرچاوم
والله برای مسئله بودجه حقو خلش تقیو خالی دزاره اما او کریاتی هل و خلشی هزار و فقیه دبیل کریاتی بین کشی مجلسو بخود ثانی معاشه كمان بله کاکی محمد بداخو دیار دنگی تو باشنه برحال نوارگی سرنجی برای سانج گیشت کاروان لحالا بچه فرمو الو بله الو بله کای کاروان ام کاتو باش همو کاتێکت بەڕێزگیان ئەم ڕۆژانی گەکرێتەوە ئەم شوقانە هیچ بۆ فەقیر ڕۆژار نییە جاکەکرێتەوە چی فۆرداوی فۆرمەکەی پێشەوەی تەختریاڵێ فۆرم نەماوە ینی ئێش پێنەیراوەڵێ فۆرم نەماوە هیچی بۆ فەقیر ڕۆژار نییە ئەی کای کاروان بە هەزاران حتا باسێکیان بەدان هزار شقا دروست کراوە لە کوردستانە ئەی ئەکە ئەمانە هەمووی بۆ فەقیر نەبن یانی لە کوردستانە خەڵکی دەوڵەمەند زۆری تایە بەڕێزیان ئەو بەنسبەت و فۆینان شقانەوە بۆ فەقیر ڕۆژار نییە وانێکە ئەلانیشی بۆ لە تەلەڤیزیۆنا بۆ فەقیر ڕۆژار نییە مێڵە 20 دەفتەر و 10 دەفتەر و 15 من ئەگەر پارەم هەبێت نوێکم وای فیلمەوە بەڵێ سپاس بۆ تۆش ئومێد لە سلێمانی فەرموو کاکەم کاتێ باش سەرچاوم دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم سپاس زەحمەت نەبێ بەڵێ ئێستا من کرێچیم بەڵێ بەڵام بۆ کارەکەی ئەوە بێ خەڵک هەر گلەی لە حکومەت بکە ئەی تۆ چ شتێکی دیکە لەم وڵاتای کە بەخەوانی خۆی بزانانی کە فێڵێن کێشەکانت چارەسەر بکە هەنەبوو ببیت کە پارەی تو لە بەردەستدایە کە بۆجێی تو لە بەردەستدایە بەڵێ هەموو کەس دەوڵەمەند بێ و هەموو کەس خاوەنی خانی خۆی بێت ئەبێت چیوا بووە بەس پێت وایە لە وڵاتێکە کە لەسەر بەحری ڕەشە وڵاتێکە کە هەموو خاکێکی معادنە وڵاتێکە کە فعلا دوام احتیاتی غازی سروشتیە لەسەر مستەوەی دنیا بەدەیان ملیار بەرمیلی نفتی احتیاتی لە ژێر خاکێکەیە پێت وایە ئەوە چەند ملیون کەسێکی کەمن پێت وایە ئەمە تو ئەو شانسە نەبێ بەم شێوەیە بژی وەکو وڵاتانی خەلیج گەرێک وڵاتانی تر قسەکەی تۆ زۆرتەوە بەڵام ئەمە دنیا بووە فەقیر و دەوڵەمەند بووە وایە بەڵام ئێستا من فەقیرم بۆ گلەی لە حکومەت بکەم یعنی تۆ بەڵێ ینی تۆ فەقیری لەوەیە کە تۆ کەسێک لە تو دەوڵەمەندترە کەوە لە هەموو شوێنێکایە وەکو قسەیەکی تەقلیدی کە فعلا لە وڵاتەش شتێکی تەثبیتە دەبێ هەبێ فەرزە فەقیر و دەوڵەمەند هەبێ من ئیسا گلەی لەوە بکەم لە حکومەت بکەم لە بەرپرسێ بکەم خۆیان بەمنی نەداوە بەویداوە ئەو برادەرەڵێ گلەیەکاڵێ پێشتر گوێم لە بۆ برادێک گلەیەکاڵێ چت بۆ ئاوارەکانی سووریا ڕۆیوە ئایا ئەوە بەڕاتەوە ڕاستە من دەستخۆشی بەرنامەگە لێک بەڵێ کاکی ومێ سپاس بۆ سەرنجی تۆش دایکەمەتین لە دهۆکێک هەرم کە دایکەمەتین بله کاکێکە چاڕی ئەزێ باشم گەلێک سپاس ممنون سبت والله نسبت به شقا قالت جيران فقيري بيتو اما ما تزلمن 500,000 شكل ما بيتو بيسرق لنا رحت خبري من جيرانه ئایا چجارە حکومەتە هەرێمێ جێن پەیوەندیدار سەردانەوەکردیە گوتکەوارە مشکلەوە چیە چاوە بووە حەل کەین لا والله نبخد حرام وا سەردانە کەسێک کردیە چ دایرێت حکومی لدۆکێ نبخد ظالمه میشه فقیری نه بچکه دیگه نبخد سەردانە کەسێ نەکردی ئەمە مەژی داخواست ئەی داخوازیاتە چ شاشەیدا بەشکەم لدۆکێ بەرپرسان هەڵێ بیت بله گەلێک مەمنون کاکەکۆر بەڵێ سپاس بۆتە دایکەمەتینی لدۆکێ عەلی لە کەرکووکەوە کاکەلی فەرموو ئەم کاتت باش بە قوربان سەرچاوم زۆر سپاس بۆ ئەوەی بڕێز دەستخۆشیم تۆرانشتان یەکەم بەس من تێبینیەکمی لەسەر بەرنامەکانتان بەڕێبیان بەڵێ لە خزمەت داین بەنسبەت کەناڵەکەیەوە باوەکو جەنابتان ئاڵێن ئەڵێ کەناڵێکی ئازاد و سەربەخۆیە و پەیوەندیمانە بە ئیسلامەکەوە بەس من ئەوەی ئاگادار بووم متابعی کەناڵەکەتان بکەم زیاد احتیمام بە ژووری تۆشینەوەی گۆڕانەدەن مەبەست چییە تێناگەم یانی وا پشت کاک عەلی ئێمە نەکی گۆڕان لە تەمە ناکەین کە حەزابەکانی دیکەش ئەوانیشیان ژۆری توێژینەوەیەکی دقیقی ئابووری هەبێ دیکە بێ بێگومان ئێمە گرنگی بەوەشە دێن گەلێک جاران ئایا ئەو وتانەی کە لە ژووری توێژینەوەی گۆڕان و دەرچە پشتی وایە 100% ڕاستە ئێمەش لەمان کادا بێگومان ئەگە قسە نەدێت بە قسەم یارمەتی بێ من وەکو هاوڵاتیەک وەک هاوڵاتیەک منش ئەتوانم بەیانی بڵێم من وەکو ژووری تۆشینەوەی هاوڵاتی مەقسەد بڵێم وە خۆم بەناو هاوڵاتی بڵێم ئایا کاک شاسوان ئەو پارەی لەکوێ بوو بۆ ینی حزبێک خاوەنی دوو کەناڵە ئێوە کاک شاسوار کە ئەوە کەناڵێکی ئەوە دووەم کەناڵ شکاتەوە
مقصد باركتي جوري هي مقصد كومالش خويا يعني اما اكيد من شلقوم بك شاطر بليم يعني نظام اما كايك علي اما لخص مدى فرموتو اما طبعا لا كومبانيا ناليا كومبانيا كي وبرهنان بيغمان او بروجي تشافي جشكاري كهيا بروجي مساهمات بهزاران خلكي كردستاني وكتوتيا سهميان هي بجدارن اما نش بروجي كي شخصيه بروجي كعمه بيش قالواش لا ملاطيه برزان هر سنترێکی توێژینەوەی ورد هەیە ئایا لە بەباسی بودجە بکە بە شێوەیەکی تەفسیلی بچتە ناو بودجە ئەمە داتەمە لە بەردەستدایە داتە ژووری لە کورینەوەی ئابووری بزوونەوەی گۆڕان بەڵاو کەتەوە تا ئێستا سێ ڕەتفعیلی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بووە ئەو ڕەتفعیلانە بە تەفسیلیمان هێناوەتە قەرار کە ڕەتفعیلی وەزارەتی دارایی لەسەر ئەم شتەیە ئەمەیە ئێمە باسی هەموو شتێکە نەکەین بارەزان گەلێک جار باسی شتێکە لە پارتیان یەکێتی دەرەچێ مە باسەکەین جماعەتی ئۆپۆزیسیۆن تۆڕا بناڵی کاکەوە مەیتەم بووەوەیە لە گۆڕان دەرەچێ باسیەوەکەن لە کاکە ئێوە مەیلتەم وایە ئەی باسی چی بکەین ئێمە بەڕێزە ئەم وڵاتەش خۆیان ناڵێن ئێمە بەڕێوە بین و ئێمە ئۆپۆزیسیۆن و ئێمە تعبیر لە شەقامەکەین و ئێمە هەموو شتێکین ئەی باسی چی بکەین لە ژێرخۆڵ بینە دەرەوە شتەکە نازانم حەمید لە هەولێرە فەرموو ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە سەر چاوم دەست خۆش بۆ کەناڵی نالیا هیوادارم زۆر بە ئارامتر تەحمل بکەن دیارە ئەو کەناڵە بۆ ئەوەیە ڕای هاوڵاتیان بگەێنێت بە کاربەدەستان کە بزان کەم و کوڕی لەکوێدایە ئێوە کارێکی زۆر چاک دەکەن من ڕێزم بۆ هاڵاتیانەیە کە بەو شێوەیە پەیوەندی دەکەن بەڕاستی سەبارەت بە تەوەری بەرنامەکە تەوەرێکی زۆر چاکە یعنی ئێمە لە بێپلانیدا تووشی ئەو قەیرانە بووین یعنی بۆ نمونە تۆ پرۆژەیەک دەردەکەی کە خانوو بۆ نیشتەجێبوون داوای دەفتەرێک دوو دەفتەر پێشەچی دەکەی باشە ئەوە کەی یارمەتیدانی خەڵکی بێدەرامەتە یعنی کە کەسێ دوو دەفتەر دۆلاری هەبێ یا دەفتەر دۆلار توانای هەبێ پێشەچی بدا بۆ بێدەرامەتە دواتر خەڵکی پارەدار دەچن ئەو سوقەیە دەکردن یا ئەو خانوە دەکردن دەیدەنەوە بەکرێ لە پارەی کرێکە دەچن ئەو خانوە و قیسە دەدەن ئەو خانوە دەکردنەوە یعنی بەداخەوە بە هیچ شێوەیەک ئاگاداری چینی ناوەڕاست و خەڵکی فەقیر و هەژار نین یعنی ئەو کەسەی کە دیزاین و یا نەخشەی ئەو پرۆژەیەدا دەڕێژێ لە شاری خەونەکان دانیشتۆ بەڕاستی بە حەقت تێکەڵای خەڵک نییە مەعاناتی کرێتی نازانێ فەرموو من مووچەی دوو فەرمانبەر لەو کەناڵی ئێوە مووچەی دوو فەرمانبەر دەدەم بۆ کەسەی ئەو پرۆژەی داناوە کە دوو دەفتەر پێشەچی بزان بەماوەی چەند ساڵ دوو دەفتەر کۆ دەکاتەوە من سپاس بۆ ئەو تەوەرەی جەنابتان دەرفەت بەڵێ کاک حەمید سپاس ڕۆژین سۆران فەرموو ڕۆژین لە سۆرانەوە هەموو کاتێکت باش سەر چاوم باشی زۆر سپاس فەرموو بەڵێ بە نوزدە تەوەرەکەت ئەوە بەڵێ ڕۆژین خان پێم وایە شەبەکە لای تۆ تاوانی ئەکەر زەحمە نەبێت جێگای بگۆڕیان بەڵێ بێحەد کرێنشین هەیە ئێستا نزبەتەن بەخۆم 300,000 کرێدەدەم بۆ بارانە بۆ بافرا کرێنشەکە خاڵم سەحەبەکە پڵمان دەڵێ دەبێت بەتاڵ بکەن خانەکە يعني مشكلة زورمان هي بله روجین خان دەنگێتە باش نایێت بەڵێ دەنگێتە دیارە باش نایێت بەڕێزان ڕۆژین وەکو من تێگەیشتم ئەڵێ لە قەزای سۆرانەوە 300,000 بەکرێ دەین لەم بەفروبارانە خاوەن خانوویەکێک تەر هاتەوە بڵێ دەرکەون لە خانەکەی من ئەمە تا چەند دەبێت یاسایەکە بێت کە زۆر جار ئەڵێن یاسایەکە باسی یاسایەکەن لەم بارەیە تا چەند هەیە کە کابراایك کە خانوویەک بگرێ ئەم قبوونە خانوویە ئەویدی تێبێت کە هەر لە پڕێکەوە خاوەن خانوویەکە نەچێ بەکرێ چیەکە بڵێ کاکە بڕۆ دەرەوە نەک خانوویەکی دیگرتەوە نەیحتیاتەیە لەم بەفروبارانە چی بکە تا چەند پێویستە لەمەش ئەمە بە یاسا ڕێک بخرێ باوکی لاوەند لە سلێمانی فەرموو ئەم کاتەوە باش بەڕێز سەر چاوم بەڕێز تەوەرەکەی جەنابێت لەسەر نیشتەجێبوونی هاوڵاتیانە باس لەواکەن کە گوایە حکوومەت چارەسەری نیشتەجێبوونەکە ئایا ئەو هەوێکرێ نیشانەکە ئەکرێت ئەیرێ بە خەڵکی مستحق نەخێت بەڵام وەکو بۆ نمونە کۆمپانیاکان کە خانوو دروستەکەن و کە شقە دروستەکرێت هەر هەمووی بە کوالێتێکی ئزم دروستەکرێت کە بۆ چەند ساڵێکی تر ئەبێ هەمووی بڕوخێنێ سەر لەمێ دروست کرێتەوە ئایا خەڵکێک کە ساحەبی 5 دەفتەر و 6 دەفتەر بێت چی مەجبورە شقەیە بکرێت بۆ ماوەی چەند ساڵێک و داوە تەختی کرد دروستی کرد ئەمە ڕاستە ئەمە یاخۆ دەوڵەمەندکردنە بۆ بەڵام پارێزگاری سلێمانی ئەڵێ پارێزگاری سلێمانی ئەمڕۆ ئاڵەیە کە ئەوان بەسەر خەڵکی کێم دەرەمەت ئەوانەی مستحقن ئەمە لەسەر ئەوان تاوزیای کرێ ناخێوانیەوە تا من بۆ نمونە کرێتیشم هەیە کرێت نشینیشم هەیە ئەڵێ جارێکی 2005 وەرەگیر ئەمە 2015 ئەگەروانە بێ بەرپرسێکی باڵای حکوومەت یاریمی کوردستان وعدە بۆ ڕای گشتی بەڵاو بکاتەوە ئەگەر لە ئاسی وعدەکەی دەنا بێ پێویستە چی بکرێت لە بەرامبەرەمە
وڵا پێویستە هەشتێ بوو درێ هەشتێ بوو بکرێ ئیسفادە نیە چونکە نە کەسێک هەیە گوێ لە خەڵک بکرێ نە هەمووی حکوومەتی شۆک و کۆمپانیاکە ئێوە وایە یانێ بەس هەڵی دەوڵەمەندکا و هیچی تر بەڵێ باوکی لەوان هیوادارن سەرنجی تۆ گەیشتە بێ بۆ بەم شێوەیە تۆ بێ ئومێد بووی لەوەی کە بە شێوەیەکی دادپەروەرانە ئەمەیە تاوزی بکرێ پێشتی بێناو بەڕێژان سەروی تەوەریدی بەردەوام بین بەڵێ هێژان لەسەر تۆڕی کۆمەڵاتی پێیجین ئارتی گۆران نەسەرەدین دەنویسە ئەوەی کێشێکردنشینانە ئەوەیە کە ناتوانن لەو یەکە نیشتێجیبوونەدا بژین کە بە دەرەوە لە توانە مادیەکان پێچەوانایە هەروەها ئاری کەماڵی شەنووسێ کە ئەو حکوومەتە نەما خۆی ئۆتۆماتیکی چارەسەر دەبێ هەروەها محەممەد خالیدیش ئەنووسێ ئەم هەموو شقەیە بۆ فەقیر بێت هەروەها شێرزاد هەڵەبچەی شەنووسێ بەڕاستی ئەو یەکانەی کە ئەکرێنە من پێم وایە هیچ لە گرفتی کرێنشینان چارەسەر ناکە هەروەها بارزی علی شانووسێ ئەم یەکە نیشتە جێبوونانە هیچ لە بەرژەوەندی فەقیردانە بەڵێ لە سەرمانتەوەر باوان عەبدوڵڵا شەنووسێ بەڕای من یەکەی نیشتە جێبوون دەبێت باشتر بکرێت لە چ ڕوویەکەوە بووکانی بەراس نەنووسێ تاماوین لە سایەی سەری ئەم دوو با بڵێن ئەم نانە و ئەم ڕۆنە بەڵێ تەماشەوان نێژە بابێ قاسم لە بەهدینان بەس کیش دەبەرە بەهدینان گەلو شوان تەوانی تاەکان کیرێ تاوی بابێ قاسمی بەردەڕەش تاوی کەرم کێ کاکە بەنسبەت حکومەت ئێمە درۆ دەکەن هورد لە باعیش تالەبانی و ڕەشید خەنەسی گەلێن سنفەی عقاریمان کردیتەوە مڕامان نەگرتی من بخۆم یەکێکم لەو نەفەرانە خانین چاکردیەوە 6-7 مانگا حیکەل دیارێکی سەرف نەکردی لەبوو من درۆ دەکەن هورد و حزب دەسەلات درۆ دەکەن بڵێ شعبیان باوەڕ نەکەن درۆزن کەذابن چ بۆ فەقیرات ناکەن ئەمە دژمن فەقیرن بەڵێ یوسف ڕەشید خەنەسی بەڵێ بابێ قاسمی سەرنجاتە گەیشت سپاسی یوسف لە هەڵەبجە فەرموو کاک یوسف باشم کاتۆ باش سەرچاوم کاکە دەربارەی ئەو کرێکی و ئەو فەقیرانە من ناتوانم چەند ڕخنێ بێنمەوە بەڵێ بەس پارەی گومرکی برایم خەلیل و پارەی نەوتەکان بەسە ئەو داماوانە مەینێرن بۆ ئەو کەسانەی کە سووریا بێت تەنیا ئێران یارمەتی وڵاتی کوردستانیداوە هیچ وڵاتی یارمەتی ئێمەی نەداوە دەسپاس تۆری مە لەسەرەوە نەبوو نازانم بەرحال بەرەزان لە ڕووی ئینسانیشەوە کە وڵاتی لێ قەوما بێ خەڵکەوەی دراوسێت ئەمە دراوسێت و بێت و کەسێکی دراوسێت هەیە دراوسێت و مشکلێ لەسەراتەوە لە هەموو تقۆسی دینیە ئەخلاقیە ئینسانیە مرۆڤ دۆستیە کە ئەوای تووشی کێشەیەکە بێ وەکواڵێن دەبێت دراوسەی تووشی مەشکلەیەکە بێت بۆ لای تۆ پەنا بوو ماڵی تو بێنێ ئایا دەرگای ماڵ لەکەیتەوە ئان لێ داخەیت ئان هەب بەهانەوە چی ئەمەش وایە ئایا لە ئێستای کوردستانە کە ڕۆژاوی کوردستانەکەەوە دراوسی ئەمە بەڵکو ئەوە بەشێکی ئەم نەتەوەیەنە ئەم نیشتیمانە کە لە قەوما هاتوونە ئێرە ئایا پێویستە خەڵک پشتی تێبکان یارمەتیە بدە بەڕایەوە وەکو کاکی یوسف لە هەڵەبجەوەتی نازانم دایکی ئەنەس لە سلێمانی فەرموو دایکی ئەنەس بەڵێ فەرموو ئەم کاتۆ باش بەڕێزم هەموو کاتێکت بێ زەحمەت من قساکەم لەبارەی کرێچی بەڵێ من پیاوم پێشمەرگەیە من 4 ساڵە کرێچیم بەڵێ ئەو ئینزاری پێشوو هاتە پێش یەک مانکیای مڕۆی من بەتاق و تەنیا لە خانووی خەڵکا بووم کاگا هاوی پارەم بەرێ پارەم پێ نەبوو بە شێوی ژیانی خۆشم صاحب مناڵی ساواشم قوتوێ شیرەکڕم بە 11,000 نازان فریای چیکەوە کەچی لە پڕێک شاب ئینزارێکە بێ بۆ پێشمەرگەیە بەڵام هیچ بۆ کرێتی نەکراوە تا ئێستا من 4 ساڵی ڕێک و پێکە بەم دەردەسەریە ژیانە بە مەشەر شتێکم پێ ناکرێت بە دڵی خۆم بڵێ بۆ دڵی خۆم شتێک بکڕم لە ساڵی یەک مەکسی ئەکڕم لە ساڵی یەک مەکسی من فەقیر نیم بەڵام ئەگەر پێدا بچیتەوە دەوڵەمەندێک ئێستا قسەی بۆ بکەی گاڵتە و پێیەکە بەڵام چیا هیچیێک بۆ کرێتی نەکراوە تا ئێستا سەرۆکەکانن سبەر پرسەکانن هەمویان بۆ خۆی خۆن و بڕۆ بەبزانم چەند بە چیلۆ ئاڵتوونیان پێ و ڕۆژی لانێن ڕۆژی 10 قات 12 قات منی ساڵی یەک مەکسیەکەم بەڵێ دایکێنەس بۆ سەرکردەکانمان بۆ مەسوولەکانمان ئاوا خەڵکی کوردیان ئیهمال کردووە وازدانێن کە خەڵکی کوردیان پاراستووە و شتیان بۆ دابین کردو بەڵام بەداخەوە هیچیان بۆ نەکراوە
بەڵێ دایکێنەس لە شاری سلێمانی بێگومانەوە تو نەوەی لەم بەرنامەیە زۆر کەسی دیکە تەلەفۆنیان کردووە کە معاناتیان هەیە کێشەی نیشتە جێبوونیان هەیە نادارن ئایا لەم هەرێمەیە بەڕێزان لە ئێستادا کە باس دەوای کرێت شارەکانیان هێرە ئەم وڵاتەوە کە دوبەی و نزان چێ و چێ لە کرێت ئایا فێن بەکۆی ببینن خەرکی بەم شێوەیەتیایە بۆ ڕەوشێکی وایە هەژار لە شاری سلێمانی فەرموو ئەلۆم کاتەوە باش سەر چاوم دەستخۆشی بەرنامەکەتان لێکم زۆر سپاس کاگە من شکرێتیم لەم شارێ بڵند لە سلێمانی مانجی 275 زارێ لە سندیکای کرەکان لە ساڵی 2009 هەویان بۆ کردین کە ئەندامی لێ بەڵێ ڕۆژیشان تەلەفۆنیان بۆ کردیان کاگەوەرە ناوەکاندان دەرچۆیەکی 2 دەفتەر و 50 وەرەقە پێشچینجە منەکە 2 دەفتەر و 50 وەرەقە پێشچیمە وایە بۆ چێچوون ناو نسبەکردم حاڵ بەڵێ بەڵێ سپاس بەڵێ ئێتر دەستخۆشی بەرنامەکەتان لێک بەڵێ سپاس بۆ تۆ نازم لە کەرکووک فەرموو ئەم کاتەوە باش سپاس دەکەم سەر چاوم برای منەوە زۆر ڕەخنە لە دەسەڵاتەکردن بەڵام ئەمڕۆ ناوەکەی خۆمم گۆڕی اینجا بۆم وەرگیرا دوو جا بە ناوی خۆمەوە ڕەفزمیان کرد ئەی باشە باش جەنابەت کاک سەرتیپی تەبان ڕۆژانە تو پەیوەندیەکەی و ڕۆژانە ئێمە مەجارەتە دێنێ بەڵام ئەو کاتی تو کە ڕۆژانە سەرنجی خۆ بدێ با خەڵکێکی دیکەش بێ لەبەرەوە مایکی خەڵکە بە تەنیا مایکی چەند کەسێک نییە ڕۆژانە پەیوەندی بکەن کاکی سەرتیپ کە ئێستا کاک نازمی بەڵێ تاوەکەم مەمنونم سپاس دەکەم فەرموو کاکە گیان لەسەر کێشەی نیشتە و چێبوون کێشەی نیشتە جێبوون ئەوە پێویستی بە تەخصیص و بە پیلانە بە شێوەیەکی عەدالەت و مساوات و یەکسانی بەبێ خزم و خزمایەت و لایەنکاری ئەوە دەسەڵات بە پێی لیژنەیەک بە پێی پیلان بە پێی مستحقین ئەوانەی کە کرێچین ئەوانەی کە مستحقن بەڵام نەکرێتە چوارچێوەیەکی ئەملاو ئەولاوە بەڵێ کەم و کوڕی هەیە کرێچێ من خۆم 32 ساڵ خزمەت هەیە مفەوەزی پۆلیسم 50 ساڵ لە خەڵکی چەمچەماڵم تا ئێستا خاوەن 1 مەتر زەوی نیم بەڵام لەگەڵ ئەوەشان لە خێمەیەکا بژیم دەسەڵاتەکەی خۆم من پێ باشترە عەرەیەکەی بێ لێ حەوینجەوە زوڵم لێ بکە ڕازیم بە خێمەیەک بەڵام ئازادم لە کوردستانە لەژێر ئاوای کوردستانە بمرم بە عیزەت سپاس دەکەم بەڵێ بەڵێ بەرەزان ئەنی وەکو کاکی سەرتیپێ کە ئێستا بە نازمەوە مداخەلەی کرد باسی ئەوەی کە لەم هەرێمەیە ئایا ئێوە باس مجارڕەت ئازادن هیچ نەبێ هیچ شتێک نەبێ هیچ بەشێکتان نەبێ لە خێر و سەروەت و سامانیا وڵاتە بەس مجارڕەت ئازادن کورد دەسەڵاتان دەسەڵات دەرێم هەرێمەکە بەسەوە بەڕێیەوە محەممەد لە هەولێرەوە فەرموو محەممەد لە شاری هەولێر ئەلو بەڵێ دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم تەوارەشی زۆر جوانە سپاس بەنسبەت کرێنشینان ئێستا چێ کرێنشین نییە لە هەولێر عەرد ماوە لەو هەولێرە لەو کوردستان هاتا بفتە کرێنشین زیان نێشت هەمویان کردە بینای گەورە هەمویان کردە شوق لە هەولێر بە هەزاران یەکێ نیشتەجێبوون هەیە ئەو هەموو شقە و vێلانە ئەی تو چۆنە لە ئێستا لە هەولێرە کرێنشینەیە ئەم چۆن بتوانم شقەیەک بکڕم کە بە 30 دەفتەرە بە 40 دەفتەرە چۆن بتوانم هەر دەڵێن وەبەرهێن هاتۆ بۆ کوردستان وەبەرهێن دەکەین ئەوە دەکەین هیچ ئەمە ناتوانم یەک دەفتەر بدەم کە خانی بکڕم ئەگەم بێ بۆ دەستم لەوانە دەکڕم بەڵام بەداخەوە هیچ ئەمەلێکمان نەماوە کە داوای شوقا داوای خانی داوای هەر شتێک بکەین یعنی دەبێت بێ ئەمەل بوونە لەو حکومەتە بەڵێ نازانێت چ بکەی وەڵڵی هیچ شتێک نەماوە بەڵام کاک محەممەد تۆ کاک سەرتیب لە چەمچەماڵەوە ئێمە حکوومەتێکی کوردیای ریش نەبێت لە ژێردەسەڵاتێکی وەکو جاران ژێردەسەڵاتی عەرەبدانی یانیەوە حکوومەتێکی کوردیە تەواو دەبێت ڕازبی بە وەزەی ئێستا وایە حکوومەتێکی چاکمایە حکوومەتێکی کوردیمایە بەڵام هەتا برا عەرەبەکان هەبێ برا عەرەب دێ لە بەغداوە لە مووسڵەوە دێ بە 20 دەفتەر شوقە دەکڕەخانی دەکرێت لەبەر ئەوانەمە ناتوانین هیچ شتێک بکڕین بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆم سەردار لە شاری سلێمانی فەرموو باش کاکە سەر چاو کاکە من لە هەموو شتێکا لەگەڵ حکوومەتە بوو لەمانە لەگەڵ حکوومەتانیم دەبەر ئەوەی لەسانەوە و پێنجی کرێکی ئەم وڵاتەی ئێمە بڵێنە کوردستانە بەس دەوڵەمانەکەی دێ مستەفید بوو فەقیر و هەژار هیچی دێ مستەفید نەبووە بووایە بوو جیاوازی ناکرێت بێگومان بێپیلانیە بەپیلانی حکوومەتە کاتی خۆی لە کاتی دوو ئیدارەیە ئەوە بوو لە هەولێرە نزیکەی 27000 ئەرزایان تەوزەیە کرد لە تێمانی هەر عینیشت بەڵام کە ئیدارە بۆ بە یەک ئەو کاتە فەقیر و هەژاریان نەبیرچەوە من لەمانە لەگەڵ حکوومەتانیم و دەستخۆشی بەرنامە بەڵێ کای سەردارەکە ببینیت لەسەر خەت پرسیارێک لەمە ئەڕستی جەنابەت یەکە حکوومەتێ پلان نەبێ بوو فەقیر و هەژارەکانی خۆی ڕەوشی ژانیان نەبوو باشکە پلان نەبێ بۆ ئەوەی کە کێرەچیەکانیان لە کێرەچێتی ڕزگارکە هەر دەوڵەمەندترە بێ فەقیرترە بێ ئەنی ئەم دوو جیاوازە کە ئێستا باسە کە نام دوو تەبەقە لە کوردستان هەیە
نایە خەریکە فەقیر هەر نەمێنە خەریکە دەوڵەماندی شەفرێ باسمان ئەی تو چۆن لێکە دەیتەوامە والله حقت ئەوە شتێکی زۆر ڕاستە یعنی من خۆم بۆ نمونە لە 96 ژنێمەنەوە تا ئێستاکانە لێ خۆدە هەیوانێک ئاژیم کرێچیم تا ئێستاکانە نەحەزدەم وەرگتووە یعنی لە 10 ساڵە ژەبێ ئەوەمان بۆ کراوە کاوێ کرێچێتی هەر باسیشی نەکراوە بەڵام هەیە 20 خانووی هەیە لەم شارە خانووی وەرگتووە عەرزەی وەرگتووە ئەمە بێپیلانەکەی بۆ حکومەت دەجێڕمەوە لە هەموو شتێکا لەگە حکومەتا بووم بەڵام لەمانە لەگە حکومەتا نیم و دەستخۆشی بەرنامەکە بەڵێ سپاس ئاکۆ لە چەمچەمان فەرموو ئەم کاتۆ باش سەرچاوم کاکە گیان هەندێک لەلایەنگرانی پارتی پیاد ناخۆشم بەرنامانەی واها دابەزێت ئاساییە ئەمە سانسۆر بوویش لایەنەی لەسەر نییە و پارتی یەکەتی و تۆ شەتانی قسە بکەیت ئەوان ئەڵێەوە ئەم بەرنامەی دامەنێن سەیری کەناڵەکانی پارتی بکەن زان چی پیشانەدا ئەڤیناسۆ و دەشنەی بێکۆنتڕۆل ببورە کاکە کۆ ڕێزمان هەیە ڕێزمان هەیە بۆمەوە پێشکی ئەوێنش پێشکەشکاری زۆر باتوانە ئەوانیش لە بارێکە خزمەتی بینەرەکە نێمەش لێرە باری خۆمانە خزمەتەکەی فەرموو لەسەر تەوەری ئێمە چێت تکایە سەرنجی خۆت بڵێ بازە شتاناکەن ئیتر ئاو بێنەوە دەست خەڵک ڕقە بێتەوە خەڵک ئاوەی با خەڵکە کوژدێ خەڵک لەبان دادە سواڵەکە ئتکامەندان لە برسا ڕقە بێتەوە ئیتر ئێمە سەیری بەس کەناڵەکانی پارتی کەنسی پیشانەدەن حکوومەتی پارتی بانەڵێ دەستە چەورەکە بەسەر خەڵکانەیە نێبرێ حکوومەتەکە ئێمە دروستمان کردووە ئەگە ئەمریکا نەبووایە هەر چوار پارتی کوردستان خڕەوە وایە لە حەق سەدا حسێن نەهاتن پارتی وێکێتیە وایە لە کەرەج و مەرەزدا بنیشنایە ئێتر ڕێزم بەڵێ سپاس دایکی محەممەد لە ڕانیا فەرموو ئەو کاتەی باش بۆ ڕێزەکەم سەرچاوم دایکی محەممەد وەڵی بۆ ڕێزەکەم من لەسەر تەوەری پێشمەرگێ قسەی دەکەم مە چەندە لەسەر تەوەرەکەشتان نییە بەڵام بۆ خۆم پیاکەم پێشمەرگەیە بزانم ئەو پەرلەمانتارانە بۆ دیفاعی لە پێشمەرگەی ناکەم پێشمەرگە هەتا کەنجی مەغدور بێ پێشمەرگە گەلێک مەغدورە معاشی هەموو سەخۆیەکی زیاد کراوی پێشمەرگەی زیاد ناکرێت خۆ پێشمەرگە داوای یارمەتی ناکە داوای حەق خۆی دەکا بەڵێ دایکی محەممەد بەڕێزان لەم بەرنامەیە زۆرترین گلەی ڕۆژانە کە دێتی پێشمەرگە لێ موچەمان کێمە وازممان خراپە کرێنشینین ئەی هیوادارین وەزارەتی پێشمەرگە و لایەنە پەیوەندەرەکان گیان لێ بێ حتا ئێستا خێزانەکان هاوسەرەکانی پێشمەرگەکان خۆیان باسی معاونەتەکانی خۆیانەکە نەک تەنیا پێشمەرگە جەمال لە هەولێر فەرموو سەرچاوم باسی کرێنشینی دەکەیت تەوان هەموو وڵاتێک لە هەموو دنیا کرێنشینی هەیە لە زمانەکانی پێش پێغەمبەر و لە پاش پێغەمبەر و لە هەموو کاتێکی کرێنشینی هەر هەبووە بەڵام یەکشت بۆ ئێوە گرنگە ئێوە نازانم بێستاڕن یان کوڵک خۆرن ئێوە بۆ باسی ئەوەی ناکەن کاتێک میزانیە لە بەغداوە کە دێتە کوردستان بۆ باسی ئەو کێشانە ناکەن کە لە بەغداوە بە پارەکە بە 25 مەرحەلە بە 30 مەرحەلە ئەو پارەیە دەگاتە کوردستان ئێوە بۆ دمتان لە دمی ئەو حکوومەتەی کوردی ناوە نازانن ئێوە چ کارە ساتێک دەخۆڵکێنن دەبێ ئینسان نیشتمان پەروەەر بێ دەبێ ئینسان کورد پەروەەر بێ کاک جەمال ئەی پێت وایە کە لە هەموو دنیاە دەسەڵاتێک هاتە سەر حکم دەسەڵاتێکی چەند باشیش بێ هەموو کەسێک چەپڵی بۆ ئەم دەسەڵاتە لێبدا هەموو کەسێکی بەس بە ئەگەر شتی جانیش نەبێ شتی جان لە خۆیەوە بڵێ بۆ ئەم دەسەڵاتە پێت وایە چ دەسەڵاتێک لێ دروستە بێ ئەرکی ئێمە وەکو ئێعلامێک ئەرکی ئێمە بە داداچوونی کێشەکانی خەڵکە ئەرکی ئێمە بە داداچوونی شتە شاراوەکانی وڵاتە کە پێویستە زانیاریەکان لەسەر کوی سیستەمی ژیان لە وڵاتە بدەین ئەو ئەرکێمە نییە وەکو پێشتری چەند جارە چەپڵە لێ بدەین حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمە ئەرکی حکوومەتە خزمەتی ئەم خەڵکە بکە ئەو بودجەی لەبەردەستی حکوومەتە بودجێ حکوومەتی نییە بە پێی یاسا بودجەی وەزیرێک لەگەر بودجەی فەقیرێک یەک بودجەیە یەک بودجە و یەک پارە بوتەڵخانە کرێ ئەی ینی پێت وایە حکوومەت کە ئەو خزمەتی خەڵکیەکە لەسەر حسابی پارەی خەڵکیان لەسەر حسابێ منەتێک بە خەڵکەوەکە بەهەرحاڵ سوپاس بۆ سەرنجی تو ئێمە دژی هیچ کەسێ نینە بەڵام ئێمە بەڕاش ئەڵێن ڕاش بە سپی ئاڵێن سپی ئێمە مجاملە هیچ کەسێکیش ناکەن تکایە کەریم لە سلێمانی کاکەریم فەرموو ئەم کاتە باش سەرچاوم دوا پەیوەندی کاکەریمێکە بە کورتی زۆر سپاس کاکە دەستخۆشی بەرنامەکەتان لێەکەین دەستان خۆش بێت بۆ بەرنمەیەک بەڕاستی تەوەرێکی هەتا بڵێ جوانە هەتا بڵێ کێشەیەکی گەورەیە بۆ ئەم شارانە کێشەی کرێنشینی بەڵام کاکە جامنەمێ ئەوەتان پێ بڵێم ئەم حەلانەیەکەوە بەرهێمێنانێکا و کە ئەمانە دائنیشن ئەمانە هیچی حەل نییە و موشیلەی کرێنشینی ئەبەت پێ حەل ناکرێ بۆ شوقە دروستەکە تەماشاکەی پێش سەوابوونی کابرایەکیە پارەی هەیە ئەیکرێ بۆ قانجاز بیفرۆشێتەوە ئەمە یەک خارجیە ئەیکرێ بە 3 ساڵ جارێ مانگێتەوە بۆ ئێرە دەرگاکەی داخا ئەمە دوو کرێنشینەکە یەک دەنەک ئیسفادەی لێ ناکە
کاکە گیان حەلەکەی ئەمە ئەوەیە ئەگەر سەیری قەناتە عەرەبیەکان کەن میسر سوالەکە ئەوە چەند جاریتی ژووتومە میسر سوالەکە شوقە و خانوو دروستەکە ئەیا مانگی بە پێشەشی 50 وەرەقەی وەرەگێ بە 3 دەفتەر و نیو چکە بۆ عەرزەکەی بەشەتی عەرزەکە ژەکرد لێرە عەرزەکە بە بەلاژ وەرەگێ کابرا عەرزەکە بەلاژ وەرەگێ بیناکەی تیا دروستەکە ئەیاتەوە بە 6 بەڵێ کاک کەریم بەڵێ سپاس بۆ سەرنجی بەڕێستان دەوێت لە بورینەکەن دیارە کاتمان زۆر کەمەوە بەڕێزانی هیوادارین لاینە پەیوەنددارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان ژێ وەزارەتە ئاوادانکردنە گۆداریە خەڵکی کرد بە وەختی خەڵی بخۆ سەرنجا دەتا حکوومەتێت بێشتن ئەف پلانەوە هەیە بۆ چارەسەرکردنە کێشا کەنجبوونێ پلانێکە باش نینە هۆنی عەردی دەنەوە بەرهێنەرەکێ ئەو سەر حساب حکومەتی سەر حساب خەڵکی ئەوی عەردی ئاواد کات شقاپ ڕەنگێکی دەتا خەڵکیت فرۆشیت کۆ خەڵک فەقیر نەشێ بکرا کە فەقیری 3-4-5 دەفتەرە بن گەلو بوو فەقیرە خدا خۆ دەوڵەمەند کێت و عەردێکی کردی تاباکێت ئەمی ویداری ناف کێشا نیشتە جێبوونە کۆ خەڵکیەیە بۆ عەدین پەیوەندی دارگەهاش بە کول هەموو دەبەرین کوردستانی بێگومان حتا الگوندا القەزا و نەحیا بتنێ باژێرن مەزنینەوە حتا سبەیە ئەم تەوەرەکی دیت خزمەتەوە دابین هەر شاد بن